پاسیان بۆ گیریاوە لە تورکیاوە هاتنەتەوە بۆ دەنگدان. ئاشکرایەکەوە ئێمە هەین لە شوێنەکەمان سێ نەتەوەیە و نەتەوەی کورد ناکرێ گەر بێت و ئێمە کەم تەرخەمی لەم دەنگدانە بکەین بالئەخەس لە شارەکەی خۆمانە ناکرێمە وەکو نەتەوەیەکی کەمینە سیر بکرین چکە ئەو کاتێ لە هەموو کوردێک لێرە بەرپرسیارە. فحقیقت ینی بە زۆر گرنگی ئەزانم کە مسلمانان بە شێوەیەکی باش فکرکەنەوە و بە شێوەیەکی وا ببینن کە چواردەوری خۆمان چییە و شاری خۆمان حاڵەتێکی زۆر جیاوازترە تا شارەکانی تر. بۆیە لەم شارەیە ئاشکرایەکە هەندێک ئەحکام هەیە تو لە کاتی زەرورەتە ئێمە لە شەرعە قاعیدەیەکمان هەیە ئەڵێ الضرورات تبیح المحظورات. لەوەیە لە شارێتر ئێمە بڵین ئاساییە دەنگ نەدرێ ئاساییە شتێ لەوانە چکە گشتی کووردە و گشتی بەڵام لی شوێنەیە تو دوونەتەوەی ترت هەیە ئەم دوونەتەوەیە بەیانی ئەتوانن هەچ شتێکیان گەرەک بێ لە پەرلەمانەوە بە قەراری ڕسمی دەریەکەن زت و تووشی هیچ کەست نییە نوێنەرت نییە ناکرێت و لە شارێکە نەتەوەیەکی نوێنەرێکت نەبێت کە دیفاع لە مافەکانت بکات دیفاع لە حەقەکانت بکات دیفاع لە مەزلوم بکات. فئێمە لەم شارەیە حقیقت گشتی بە شێوەیەکی عام حتا ئەوانەیشی کە ئیستاکە ناڕازین لەوەی دەنگ بدەن و یان شتێک لەوانە کە شتێکیان لێ قەومێ هەر سەیرەکەی هاناوەن بۆی کە لایەکی کوردی نوێنەرێکمان لە پەرلەمان. بۆیە ئەمە حقیقەتەن با ئێمە بەو شێوە فکرکەینەوە کە هەچ مشکلەی تاکێک لەم شارەی خۆمانە لە دووز مشکلەی گشتێتی ینی بۆ ئەوەی کە نوێنەرێکمان بێ بۆی کە یەکێک بێت کە ئێمە بگەڕێنەوە بۆ لای لە کاتی مەشاکلەکانە لە کاتی پێداویستەکانە با ئیمڕۆ کەم تەرخەمی نەکەین چکە من خۆم دەنگەکەم تەمان لە ناو تورکمانەکان بوو لە یەقڵە بووم و لە حەسانی کوڕی تابت ڕۆیم لەورە بینیم کە زۆر بە جۆش و خوڕەشەوە هەمویان هاتنە دەنگەدەن و لەوەیش سەیرتر کە بینیم پاسیان بۆ گیریاوە لە تورکیاوە هاتنەتەوە بۆ دەنگدان. بۆیە ناکرێت توای لە شارەکەی خۆتا کەم تەرخەکییا لە کورسانی بتوانە ئەم کەم تەرخەمیە هەڵگرە ئەم گلەیە ڕاستە ئێمە هەمووی گلەی هەیە لاینی لە هەندێک نقصانی هەیە هەندێک کەم تەرخەمیە بەڵام ئەوە بیتی لە بۆ شوێنەتر ئەوە لە ناو خۆمانە ئێمە ئەوە شتێترە بەڵام بەرامبەر نەتەوەکانتر حقیقەتەن پێویستە گشتێکێک لە ئێمە حزب و مەسئولیەتە بکە کە ئەمڕۆ ئەو شتانەی کە نێزیک نین لە یەکەوە بخەنە ئەولاوە بین بۆ دەنگدانەکە بینەیەک ئینشاءڵڵا و بتوانین حقیقەتەن دەنگ بەوە بدەین کە بتوانێت دیفاع بکە بتوانێت کە دەنگی بێ بتوانێت عملی بێ بتوانێت دیفاع لە مەزلوم بکە بۆیە حقیقەتەن زەرورەکە بەو شێوە فکر بکەین ئینشاءڵڵا.